مثلا من بابري مثلا رياضي كوبرين فيت كان رسمي قام هي بلاوم كردو لتيك توك يعني بابرين رسمه معقول نية او جناحتها جناحنية مثلا بانگیان من نصيحتي جنابي شو جنابتو او برزانشي كوا خريكي ليش جوانين ياري كردنو رشاقا بله فكرتان لي كم يعني بتانونتي او بشرعية توبيت ببير فالينو وببير بلوس بالروتي جسم وعضلات الدرخي لسر او شاشية نعم امنا شرعية قربانگیان پیاو بی بینی ئاساییە باشە پیاوێک تو بینی ئاساییە بەڵام ئەو شاشەیە شاشەیەکی عامە قوربانگیان ئەچێتە هەموو ماڵێکەوە مناڵ ئەیبینێ کچ ئەیبینێ پیاو ئەیبینێ گەورە ئەیبینێ بچووک ئەیبینێ بۆیە ناکرێ بە عەزیزەکەم یعنی جاری وا هەیە خەڵکێکمانەی ملتەزیمە بەڵام دێ عەرزی عەزەڵاتی خۆی ئەکا خۆی ڕوتەکاتەوە لە بەردەم ئاوێنەکان بە تایبەتە لە قەعەکانە لە ستۆری خۆی دائەنیان ڤیدۆیەکی خۆی ئەکات بەڕووتی ئەمە هەمووی ناشەرعیە قوربانگیان بە هیچ شێوازێک نابێت ئینسانی مسلمان بە ئەخلاق و بە ئەدەبەوە جوانە يعني واي اگر واي با او رسمانه همي بصرمه باشترا ئاسی بکە قوربانگیان یەکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت ليس الشديد بالسرعة كسي بقوت أو خلق قارمان كان نين بالوان كان نين واني مصارعة كانوا خلق دنا عرزة إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب كسي قارمان وبهيس أو كسي كاتية توري أكان خوي أجريت وايا كاتية توري أكان رقي خوي أخواته ويقول بانجاني و دەستخۆشیتان لێ کەم وەرزش سنەتە و بەهێز ئینسان المؤمن القوي خير من المؤمن الضعيف ئینسانی بەهێز مسلمانی ئیمانداری بەهێز زۆر باشتر لە ئیماندارێکی لاواز بەڵام لەگەڵ ئەوەیە ئەبێ احتیفازکەن بە جسم و بە قیافەی خۆتانەوە و العين حق ئەوە شەیە قوربانگیان بەخوا مامۆستا ئێستا هاتم عینەن ئەو پرسیارە لێ دوکەمەوە با من بەردەوام بم جاری وا هەیە تۆ ئەتەوێ عەزەڵەکانت ماسوولکەکانت پیشانی ئەو خەڵکە بێ باشە کاکە بترسەلەوەی کە بە چاوەوا بیت بترسەلەوەی کەوە کەسێکی حاسد کەسێکەوە چاوی پیسە و ناخی پیسە کاریگەریت لێ بکات خوای پەروەردگار لە قورئانە باسی کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەکانە باسی کردووە بۆیە قوربانگیان لە ڕۆ شەرعیەکەیەوە شەرعی نییە ئاوا جسمی خۆتان بدەنە بەر شاشەیەک و نەشیدە گۆرانیە بکەنە سەری یان هەر شتێکی بکەنە سەری بە هیچ شێوازێک ئەمە جائیز نییە لە ڕووی شەرعەوە و بۆ ئاداب و ئەخلاقی خۆشمان ئێمە وەکو کورد ئێستا خۆت من یەک پرسیارێک لێکم ئێستا گەر بۆ نمونە ئەوە من ڕوود بوومایە بەو شێوازە پاکلاوەم هەبوایە و دەرم کردایە و عەرزی عەزەڵات و قسەم بکردایە خۆت هەر بۆ خۆت یعنی حەست دەکرد خێزانەکەت سەیری ئەم لایڤە بکات نا وەڵڵی مامۆستا الحەمدوللا سوپاس بۆ خوا یعنی زۆر ملتەزیم لە ڕووی لەخوا بەزیێ یعنی هەموو شتێکەوە الحەمدوللا سێرکە قوربانگیان طبعا ئەمە بۆ خۆتان ئێوە ڕاضیەکی شخصیە بۆ خۆتانیکەن ئەمە بۆ معنەویاتی خۆتانە بۆ قووەت و هێز و تەندروستی خۆتانە با ئەمە بۆ خۆتان بێ قوربانگیان یەکیشی چاوەکەم بۆیە یعنی پێتوانە بێ کاریگەری سلبی لەسەر مجتەمع و کۆمەلگا بەجێ نایەڵێ کاریگەریکی زۆر خراپ بەجێ هێڵە یەقینتە بێت وڵای بەتاکی چەند جار ویستم پرسیار بکەم بەڵام تر یعنی کەسێکی وەکو جەنابتم دەست نەکردووە يعني بالضبط يعني إنسان مسلمان حتى في غمر إخوة صلى الله عليه وسلم لوصف صحابة لوصف أفرمون وكو يعني ها كشي عازب جاران چني بشرم بوا يعني چني بشرم بوا چني بحياة بوا لما لكي خويا يعني وصفي في غمريان كدو صلى الله عليه وسلم أو اندب حياة وحرمت بوا يعني شون بلي يعني براوبر بووە لە ئەخلاق کوتلەیەک بووە لە تربیەتێکی جوان بۆی قوربانگیان وەکو وتم ئەمانە هەمووی بۆ کۆمەلگای ئێمە وەکو ڕاضیەکی شخصی خۆشە هەت بێ بەڵام بێ عەرزی عەزەڵات کەیت و خۆت ڕوتەوەکەیت بە تایبەت ئەو گەنجانی کاچن دوو لە ڕووی جەنابتانە خوشکە بەڕێزانی کە بینەر و بیسەرن ها شۆرتێکی هیچ ئەکەنە پێیان و ئەچنە سەر ستەیج خۆیان عەرزەکەن بۆ بوتوڵەیەکی هیچ ئەمانە لە ڕووی شەرعەوە هەمووی حرامە قوربانگیان مامۆستاڵام ئەوم نەکردووە و نایە ئەوە بکەم ڕێگە پێدراو نییە قوربانگیان ڕێگە پێدراو نییە